با دروشمی نوێگەری لە کاردا و کۆتەنگی لا بڕیاردا ڕۆژی 27 ئەیلولی 2023 کارەکانی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەشداری 600 ئەندام و لێپرسراوی باڵای حکومی و حیزبی و سیاسەتمەداران لە سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق لە سلێمانی دەستی پێکرد. لە سەر لە بەیانی یەکەم ڕۆژی کۆنگرەدا باڤڵ جەلال تاڵەبانی وتاری کۆنگرەی پێشکەش کرد و دواتر سەرۆک کۆمار و سەرۆکی هەرێمی کوردستان و ژمارەیەک سەرۆکی لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمیش وتاریان پێشکەش کرد. لە دوای نیوەڕۆی یەکەم ڕۆژی کۆنگرەی پێنجەمدا با کۆی دەنگی ئەندامانی کۆنگرە باڤڵ جەلال تاڵەبانی با سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژێرا و هەریەکە لە کۆسڕ ڕەسوڵ عەلی و هێرۆ ئیبراهیم ئەحمەدیش لە پای ڕۆڵ و پێگە و ماندووبوونیان لە ئامێژووی یەکێتی وەک سیمبولی باڵای یەکێتی دیاریکران و دواتر لیژنەی سەرپەرشتیاری کۆنگرە هەڵبژێردرا. لە دووەم ڕۆژی کارەکانی کۆنگرەشدا لیژنەکان بەرنامەکانی تایبەت بە کۆنگریان بردەوە بۆ نێو کۆنگرە و پەسەندکران. ئەو شەش لیژنەی ڕاستپێردرابوون تەواوی ئەو راپۆرتانەی خرابوونە بەردەست کۆمیسیۆنی ئامادەکاری کۆنگرە گفتوگۆیان لەسەر کرد. لە ناویشیاندا تاوتوێکردنی پەیڕەوی ناوخۆی یەکێتی لەگەڵ ئەو راپۆرتانەی پەیوەندیان بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەبوو. کۆمیسیۆنی ئامادەکاری کۆنگرەش راپۆرتێکی سەبارەت بە گۆڕانکاریەکانی پەیڕەوی ناوخۆ خستە ڕوو. ڕۆژانی سێم و چوارەمی کۆنگرەی پێنجەم تایبەت بوون بە گفتوگۆکردن لە سەرمادە و وەرگەکانی پەیڕەوی ناوخۆ لە ماوەیەوە دوو ڕۆژەدا بە وردی گفتوگۆیان لەبارەوە کرا. دواتریش با کۆدەنگی ئەندامانی کۆنگرە پەسەندکران کە 68 مادە بوون. لە پێنج و کۆتا ڕۆژی کۆنگرەشدا ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی هەڵبژێردران بەوەش کارەکانی کۆنگرەی پێنجەمینی یەکێتی لە سلێمانی کۆتایی هات. ئەندامانی کۆنگرەش باسییان لەوە کرد ئامادەبوونی کۆنسوڵی وڵاتان و لێپرسراوانی حکومی و حزبی و سیاسەتمەداران لە سەر ئاستی هەرێم و عێراق لە کۆنگرەکەدا ئاماژەیەکە بۆ ئەوەی کۆنگرەی پێنجەمی یەکێتی گرنگە بۆ هەموو لایەنەکان و هەمووان بە گرنگیەوە لێی دەڕوانن و سەلماندنی ئەو ڕاستیەشە کە یەکێتی لە عێراقدا پێگە و قورسایی تایبەتی خۆی هەیە.